To reset and renew our relationship with Iraq, we'll be renewing our strategic dialogue next week. بۆ نوێکردنەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ عێراق هەفتەی داهاتوو دیالۆگی استراتیژی نێوانمان نوێ دەکەینەوە. بە دڵنیاییەوە دیالۆگەکە لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بەڕێوە دەچێت و هیوادارین مانگی تەمووز و ئاب هاتوچە و کۆبوونەوەکان ئاسایی ببنەوە و بتوانین ڕوبەڕوو پێکەوە دابنیشین. دەوەستێتە سەر عێراقیەکان بڕیار بدەن کە چ جۆرە پەیوەندیەکیان لەگەڵ ئەمریکا دەوێت. ئێمە دەمانەوێت نەک تەنها لە بواری سەربازی بەڵکو لە هەموو بوارەکانی دیکەشدا پەیوەندیەکانمان برەو پێ بدەین. دیالۆگی استراتیژی دەرفەتێکە بۆ سەرکردە عێراقیەکان بۆەوەی لە نێوان دوو بژاردەدا خۆیان یەکلا بکەنەوە. ئایا وەک وڵاتێکی خاوەن سەروەری هاوبەشی و کارکردن لەگەڵ ئێمە و کۆمەڵگەی نێودەوڵەتی هەڵدەبژێرن کە ئەو کات لە بەرژەوەندی عێراق دەبێت؟ خۆ ئەگەر پێچەوانەکەی هەڵبژێرن ئەو کات ئێمەش ناتوانین پابەند بین بە بەڵێن و ڕێکەوتنەکانمان. Requires that Iraq exercises sovereignty, particularly when it comes to external forces and proxies